دەسەڵاتدارانی هەرێم لە بری داهێنان لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیاندا داهێنان لە چۆنێتی و چەندێتی فێڵ و خەڵەتاندن و ستەمکردن لە هاوڵاتیان دەکەن. ئێستاش دەیانەوێت بە شێوەی یاسایی موچەی 3 مانگی ئەم ساڵ بخەنە ڕیزی بەناو پاشەکەوتەوە و ئەو 3 موچەیەش شوێن بزر بکەن. لە نوێترین هەنگاودا و بەپێی نووسراوێکی بەڕێوەبەراتی ژمێرکاری سەر بە وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم کە وێنەیەکی دەست پەیام کەوتووە. بەڕێوەبەراتیەکە داوا لە وەزارەتی دارایی دەکات گشتاندنێک بۆ سەرجەم وەزارەت و فەرمانگەکان دەربکات لەبارەی یەکلاکردنەوەی موچەی ئەو 3 مانگە نەدراوە کە پێویستە لەلایەنی ژمێریاری چارەسەر بکرێت و بە قەیدی ژمێریاری تۆمار بکرێت بە موچە شایستە خەرج نەکراوەکان. بە پێی نووسراوەکە ئەگەر مانگی داهات و حکوومەتی هەرێم موچە دابەش بکات ئەوە موچەی مانگی 1 ساڵی 2024 دەبێت نەک موچەی مانگی 2023 کە هێشتا نەدراوە. بەو پێش 3 موچە نەدراوەکەی کۆتایی ساڵی 2023 وەکو قەرز لەسەر حکوومەتی هەرێم دەمێنێتەوە و هاوشێوەی پاشەکەوتەکانی ساڵانی ڕابردووی لێدێت. موچەی شایستەی خەرج نەکراو زاراوەیەکی نوێیە و لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە داهێنراوە و هاتووەتە ناو دنیای لێبڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە. حکوومەتی هەرێم لە ساڵی 2016دا زاراوەی پاشەکەوتی موچەی داهێنا. لە ساڵی 2020 و لە سەردەمی کۆرۆنادا زاراوەی خۆگونجاندنی بۆ نەدانی موچە بەکارهێنا. لە ساڵی 2021دا زاراوەی تێپەڕاندنی بۆ موچەی موچەخۆران بەکارهێنا. ساڵی 2023ش زاراوەی موچە شایستە خەرج نەکراوەکان بۆ خواردنی 3 موچەی دیکە بەکاردێنێت. ئەوەی جێی نیگەرانی ئەوەیە کە تەواوی ئەو زاراوە و چەمکە نوێیانە ڕێگای نوێی چەوساندنەوە و ستەمکردن بوون لە هاوڵاتیان و بەسەر فەرمانبەران و خانەنشیناندا سەپێنراون. ڕێگەیەکی نوێ و مۆدێرنیش بوون بۆ پەردەپۆشکردنی ئەو گەندەڵی و دزیە گەورەیەی لە موچەخۆرانی هەرێم کراوە.